بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و کامەران بێ. شادمانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێتاشا دەبمەوە بۆ هیوای ئەوەی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەمولایەکتان بێ. پێشەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان با پێکەوە سەیری ئەم راپۆرتە بکەین. مێژووی گەلەکەمان پڕە لە کارەسات و تژیە لە ئەستێرەی درەوشاوی خەبات. شەهید شێخ مارفی بەرزنجی یەکێکە لەو کەسانی کە لە 52 ساڵ لەمەوە پێشەوە لەگەڵ شەهید شێخ حسێنی بەرزنجی برایدا شەهید بووە. ئێستاش نەوەی ئەو کاتە و خەڵکی کەرکووک و کوردستان بەگشتی شەهیدبوونیان بە یەکێک لە هەرە خەسارەتە گەورەکانی ئەم میلەتە ئەژمێرن. میوانی ئەمجاری بەرنامەکەمان شێخ سامانی کوڕی شێخ مارفی بەرزنجی و نەدیمەخانی کچی سەعیداغای ئەسعەدی هەولێریە. سەعات 9:30 شەوی دووشەممەی ڕۆژی 27 پێنجی ساڵی 55 لە گەڕێکی ئەخی حوسێن لە ئیمام قاسم لە شاری کەرکووکی کوردان لەدایک بووە. ساڵی 1960 چۆتە قوتابخانەی بولاقی سەرەتایی. باکۆی 83 نمرە لە هەولێر ئامادەی تەواو کردووە. ساڵی 1970 کۆلێژی ئەندازیاری شارستانی لە زانکۆی بەغا تەواو کردووە. بەهۆی ناوی باوکیەوە دانەمەزراوە، بەڵام وەک ئەندازیارێ لە چەندین پرۆژەی ئەندازیاری گەورە و کارگەی قیری خۆی لە شەمچەی سنووری سعودیە و تکریت و زۆر شوێنی تر کاری کردووە. بەهۆی ڕێکخراوی KRO لە ساڵی 93 بۆ ئاوەدانی گەرمیان بە هاوکاری ڕێکخراوی کاریتاس کاری کردووە، بە تایبەتی بۆ ئەو گوندانی کە لە ناوجەرگەی ئەنفالدابوون و زیانی زۆریان بەرکەوتووە. شێخ سامان ڕۆژی 15 ساڵی 1983 لەگەڵ خات و سروە شێخ عەبدولکەریم کەسنەزانی زەماوەندی کردووە و بوونەتە خاوەنی سێ کەس بەناوەکانی بڕوا، ڕەوا، ڕاژە و دوو کوڕیش بە ناوی محەممەد و مارف. ماوەتەوە بڵین میوانەکەمان سەرڕایکاری ئەندازیاری بەهۆی ئەو کتێبخانە پڕیادگاریەی لە شەهید مارف بەرزنجیەوە بۆی ماوەتەوە ئارەزویەکی زۆری بۆ خوێندنەوەی کتێب هەیە و بە سەرپەرشتی نووسەری گەورە مامۆستا عومەر مەعروف بەرزنجی هاوکار بووە لە چاپکردنی سەرجەم بەرهەمەکانی مارف بەرزنجی شەهید. لە دواوتەی شێخ ساماندا دەڵێ مێژووی باوکم سنوورێکی بۆ ژیان و هەڵسوکەوتی من و خوشک و براکانم دروست کردووە کە ناتوانین لە گەورەی ئەو لادەین. ئەمجاری بەرنامەکەمان بەڕێز شێخ سامان شێخ مارفی بەرزنجی بە ناوی بەرنامەکەمانەوە گەلە بەخێراتن دەکەین. ئێوە بەخێر بێن سەر هەردوو چاو. ئەوەی کە زۆر گرانە لە بەرنامەیە ئەو باگراوندە گەورەیە کە لە کەسوکاری توا هەیە. ئەوەی گرانە بۆ ئێمە چۆن بتوانین گەورەی ئەم خێزانە لە ڕەچەڵەکەوە بۆ ئێستا بخینە ناو بۆتەی بەرنمەیەکەوە پێڵەن بەرنامە یۆنەکانی دوێنێ. جەنابتان ئەزانن کە ئەم بەرنمەیە ئێمە لە پێش جەنابتەوە دەست پێەکەین، بۆیە پێم خۆشە بزانم ئەم پیاوەکێ. ئەم پیاوە شاعورکەریمی پۆستنشینە جێنشینی شێخ حەسەنی قەرەچێوارە کە خۆشکەزای حاجی کاک ئەحمەدی شێخە لە ئێرشاد و تەریقەتی قادریدا لە ناوچەی گەرمیان. دەروێش و مەحسوب و مەنسوبی لە ناوچەی گەرمیان و عێراق و کوردستانی ئێرانی شازوەر بۆ بە تایبەتی سنە و کرماشان بە دەڤەری خانەقینەوە. واتام بنەماڵەی ئێمە لە قازانقایەوە بە تەوجیهی حاجی کاک ئەحمەدی شێخ شێخ حەسەنی قەرەچێواری ناردووەتە ناوچەی گەرمیان. شێخ حەسەنی قەرەچێوار ئەکاتە چی حاجی کاک ئەحمەدی شێخ؟ خوشکەزایەتی لە سڵەتی خزمایەتی جێنشینێتی لە تەریقەتدا.
ئێمە هەمومان ئەگەڕێنەوە ئەم چەند بنەماڵە دینیە ئەگەڕێنەوە بۆ شێخ ئیسماعیلی ولیانی کە لە ولیانەوە ئێستا ئارامگاکەی لە ڕێویەیە لە ناوچەی عەقرا هەر بەواستەی ئیرشادەوە بڵاو بۆتەوە وەزعەتەکەمان. شێخ ئیسماعیلی ولیانی لە کەرکووکە تەکیە و مەقامێکی هەبووە کە تاریخەکەی گەڕێتەوە بۆ 375 ساڵ لەمەو پێش. ئەو شوێن و مەقامە شێخ حەسەنی قەرەچیوار تیاجی نیشتەجێ بووە لە دوای ئەویشە شێخ عەبدولکەریم و تاوەکو ئێستا ئەو سولالەیە هەرماوە لەو جێگا. کەواتە بە ئەسڵ جەنابی شێخ عەبدولکەریمی قارکەرم بەرزنجی بە ئەسڵیش ئەمان هەر ئەچنەوە سەر بەرزنجە؟ بەڵێ بەڵام بە طریقەتی قادری. بەڵێ بە طریقەتی ینی کەواتە کۆی شێخانی بەرزنجە سەر بە طریقی قادری. کۆی شێخان بە عام طریقەتی قادرین کە شێخ ئیسماعیلی ولیانی هێنایە ناوچەی کوردستان. چونکە پێش شێخ ئیسماعیلی ولیانی طریقەتی قادری لە کوردستانە نەبووە. باشە. بەڵام طریقەتی قادری لە کوردستانە کۆنترە لە نەقشی دروستبوونی بەڵێ دروستبوونی. باشە کاک شێخ سامان ئەو دوو ژنەکیان با بڵێن ئەم بەتەمەنیان ئەوە ئاخیر خێزانی باپیرمە. کاڵی ئاخر خێزانی مانای وە خێزانی زۆر بوو. نۆی هێناوە. نۆ خێزانی هێناوە. ئەمە کامیان؟ ئەوە فەهیمەخانە دوو کوڕی بووە لەو خێزانەی باپیرم لە عمری 65 ساڵیا هێناوێتی. کە باپیری 65 ساڵی. بەڵێ. ئەم خۆشی ئەم بڵێن باجیەی ڕەحمەتی باوکێ هەر لە شێخانە کچە شێخە لە تایفەیەکن نزیکی قارکەرم پێیانەوە ترێت تایفەی شێخانی. بەڵێ بەڵێ ئەوانیشە گەڕێنەوە بۆ ئەم ژنی تریان ئەوە پورێکمە بە گەنجی جوانە مەرگ بوو وەفاتی کردو باوکیشم شعرێکی بۆ نووسیوە لە بۆ با بڵێن بۆ مەرجی مەریگی. ساڵی چەند وەفاتی کردو؟ 56 کاتە پێشەوەی کە باوکێ با بڵێن بچێتە زیندانەوە کە ئەو بە درێژی باسیەکەین. باشە کاک شێخ سامان ئەی ئەم وێنەی شێوچێ ئەم دوو کەڵە پیاوەی مێژوو یەکیان شێعولقاری گولە نەبڕە ئەویتیان مشکی بەسەرەکەیان. بەڵێ ئەمی تریشان شێخ عەبدولکەریمی باپیرمە. ئەمە لە باخی حەزرەتی غەوسا گیراوە بە کامیرەی حوسێن حوسنی مۆکریانی لە ساڵی 26 کە وەختێ لە ئەسارەت لە مەنفا گەڕاونەتەوە دوای شۆڕشەکەی شێ مەحموو کە شێ مەحموو نەفیکراوە بۆ هیندستان ئەم دوو پیاوێژ نەفیکراون یەکیان بۆ ناسر یەکیان بۆ بەسرە. بەسرە شێخ عەبدولکەریمی باپیرم بۆ بەسرە نەفیکراوە شێعولقاری گولە نەبڕیش بۆ ناسر. هەر بەهۆی با بڵێن ئەو ئەحداسیاتانی کە لە ساڵی 1990 لە دەربەنی بازیان شێخشکێ حتا ئیتر کە شێخ بە ئەسارەت ئەڕوا بۆ ئەبەن بۆ هیندستان ئەم ڕئیس عەشرەتانەیە ئەم بەتوانایانە هەمویان حکومەتی ئەوسا دەست بەسەریانەکە و نەفیانەکە لە ناوچەکەی خۆیان بۆی ئاژاوە کەم کاتەوە. چونکە ئەمان دەستێکیان هەبوو بۆ ئەوەی کە حکومەتی ئەوسای پاشایەتی بتوانێ زەختی لێ بکەن بتوانێت مەلیک مەحموود بگەڕێنێتەوە بۆ کوردستان. باش ئەمە وێنەیەک لەو وێنانە نییە کە باپیرە بە ڕەحمەت بێ لە ئەسارەت بۆ لە وەسڕە؟ بەڵێ. باش ئەوەی ئەو مناڵە بچووکە ئەوە باوکمان لە عمری 4-5 ساڵیە ئەبێ لە 1925 ئەوە بردوانە بۆ ئەوێ. باوکم زۆر خۆشویستەوە باپیرم تاقانەی بۆ بەو مناڵێش دایکی ئەمری خوای کردەوە لە دایکی خۆی تاقانە بووە. بەڵێ. ئەی ئەم مشکی بەسەرە کەواسپیە ئەوە با بڵین کە لە تەنیشتی باوکە دانیشت ئەوە برا گەورەی باوکمە شێخ ئیسماعیلی ماممە. مامتە ئەوە شیان جەنابی باوکتە کە لە بەسرە گیراوە. هۆی چییە جەنابی شێخ عەبدولکەریم بانی ئەوەی کردو کە شێخ مارفی بۆ بەرن بۆ بەسرە لە کۆی ماشەڵا ئەو کوڕانی کە هەی بووە بۆچی ئەو تایبەتمەندی خۆیسە ئەو کوڕەی تریشی هەر لە خزمەتیا بۆ مامە ئیسماعیلم لە خزمەتیا بووە لە بەسرا لە مەنفا لەگەڵ یەک دوو دەروێشی ئەفغانی کە لە پشتیەوە ڕاوەستاون ئەوانش لە خزمەتیا بوون. بەس خۆشەویستێکی تایبەتی هەبووە لە نێوانی باوکم و باپیرمە
زۆر تایبەتی بووە لە ڕەنگیشی داوەتەوە لە زۆر جار لە نووسینەکانی مارۆ بەرزنجی یعنی ئەو خۆشەویستی کە هەبووە لە بینی حتا لە نووسینەکانی کە بە مێژوو ژیانی خۆیان نووسێتەوە باسی ئینتیخاباتەکە لە ئینتیخاباتی 54 خەمی ینی لەسرە مەرگە ئابێ باپیرم ساڵی 54 کاتی ئینتیخابات لێرە بەرنامەی ئینتیخابات تەواوەکە و بەپەلە ئەگەڕێتەوە بەس لەو وەختا خەبەری بۆێنن کە باوکرد لەسرە مەرگایە ئەو بەجێ ئینتیخاباتەکە بەجێ ناڵێ ئەم تەواوەکە وەک واجبێکی نیشتیمانی ئەم جاچێتەوە بۆ کەرکووک بەس من ئەوەنەی من بزانم وەختێکە گەڕاوەتەوە بۆ کەرکووک هێشتا باوکە باپیری وەفاتی نەکرد نەخێت پێ خەبەری پێ ئەگاڵن وا شێخ مارف گەیشت ئەڵێ بینی عەرز و ئاسمان فەرقی کرد ئەمە بەڕەحمەت بێ دایکیشم باسێ کرد لەگەڵ خێزانی باپیرما کە باجی باوکم بووە تەماشاکە چۆن گەشاوەتەوە کە مارفاتەوە دوو ڕۆژ تا سێ ڕۆژ دوای ئەوەی ئیتر وەفاتەکەی وەفاتەکە درود بۆ جانی پاکی هەموو پیاوچاکانە بەڕاستی ئەم وێنێ ژوێنێکی مێژوویە کاک شێخ حەزەکەم ئەم وێنێش بۆ باس بێ ئەمە هەموو باوکم و خوشک و براکانێتی لەگەڵ شێخ حسێنی سەی محەممەدی جەباری ئەمەش لە قارکەرەم گیراوە خاڵۆزا و پورزا بوون لەگەڵ شێخ حسێنە کامیان جەنابی باوکتەکە با بڵین سێەم لەم سەرەوە ئەم پیاوەجە سپێنە ئافرەتەکە ناسێ ئەوی تریان بەڵێ ئەوی تریان باوکە لە قارکەرەم کە تەسەورەکەمی ساڵی چەند بێت ئەمە پەنجاکانە هیچ لەکان بە دوور و درێژی دێنە سەر بە ڕەحمەت بێ باوکیشە بەس جارێ ئێمە هەر لە مەداری جەنابی شێخ عەبدولکەریم ئەسوڕێنەوە ئەم وێنێ ژوێنێکی زۆر جوانە خەڵکی ئەفەندی و عەسکەری و شتی زۆر ئەمە وەفدی حکوومەتی بەغا ئەچنە ئەوەی کە لە ناوڕاستایە شێخ محەممەدی مامە جێنشینی شێخی تەریقەت ئەوەی لە بینی دوو ئەفسەرەکە ئەوەی لە بینی دوو ئەفسەرەکایە ئەوانە مدیر ناحیە و قومسێر و ئەو وەختە بە مرکزیانەوە قومسێر مامە شێخ محەممەد شێخی تەریقەت بۆ لە قارکەرەمە ئەو دائیرەی وەزیفیە لە کەرکووک و لە دووس خورماتەوە چونکە هاتوون بۆ زیارەتی احتیمالەوە بە تەسەوری من نازانم من بڵێم احتیمالە وەفدی هین بوو بێتن هی تەسویە بوو بێتن بەس ئەمە قادرکەرەمە بەڵێەوە قادرکەرەوە ئەوە مەرقەدی پیری قەرەچێوارە ئەوەی پشتکاتە شێخ حەسەنی قەرەچی با بڵێن مامی باپیرمە کاکاتە خوشکەزای حاجگاگا باشە ڕاستیەوە ژوێنێکی زۆر زۆر تاریخیە ئەمە شەر ئەو وێنەیە با بڵێن هەر ئەو مزگەوتێ ئەوە هەر ئەو مەقامەیە مەقامی شێخ حەسەنی قەرەچێوارە باشە لەم کاتەیە ناحیەکە قەرەچێوار بوو لەم کاتیان نەخێر چوو بۆ بە قارکەرم لە بیستەکانە ناحیە لە قەرەچێوار بووە لە بیستەکانە دوای ئینگلیز گواستێتەوە بۆ قادرکەرم دوای ئەوەی کە شێعولقاری گولە نەبڕ و شێخ عەبدولکەریمی باپیرم بە ئەسارەت لە ناسری و بەسرا ئەبن خزمان و دۆستان و محیبان لە قەرەچێوار وەکو نیمچە ئینتیفازەیەکەکەن دام و دەستگای حکومت لەوێ سووتێنن هی ئەوێ و هی سەنگا و هی قەرەداخ کەوە زەختێک دروستەکە بۆ گەڕانەوەی ئەو زاتانە لە منفە ئەم زاتە کیە؟ ئەمە شێخ عەبدولکەریمی کەس نەزانیە باوکی کاک شێخ محەممەد ئەکاتە باوکی خێزانی منیش ئەکاتە خەزوری جەنابیش سیلەی قەرابە لە بینی هەردوو جەنابی شێخ عەبدولکەریمە چییە؟ لە پشتەوە لەو خزمەتێکە بێجگەل لە ئەزمەتی نێوانی تۆ لەگەڵ هاوسەرەکەتە پێشتریش هەر خێزانی شێخ عەبدولکەریمی کە ڕەبچنا خوشکەزای باپیرمە کە دایکی شێخ محەممەد خوشکەزایەتی یعنی دایکی کاک شێخ محەممەد ئەکاتە پووری باوکی بەڵێ ئەو بێژگە لەوەی کە هەردووشیان شێخن هەردووکیان قادر ئامۆزان هەر ئامۆزایەتیش ئامۆزان لە پشتەوە باشە ئەم وێنەیە شوێنێکی زۆر جوانە حەزەکەم بینەران ببینە ئەمە زەمەنی 38 بۆ چلە ئەم ڕەسمە لە کەرکووک گیراوە
ئەمی دانیشتۆ کێ؟ ئەوە شێخ اسماعیلی مامە کە لەگەڵ باپیرمان لە ئەسارەت بووە لە بەس ئەم وێنەیە ساڵی 38 بەڵێ ینی 12 ساڵ دوای ئەو وەختە 12 ساڵ دوای ئەسارەت دوای ئەی ئەو ئەفەندیانەی باڵێ لە لای منەوە یەکەمی ئەوە یەکەمیان باوکمە ڕەحمەت بێ باوکتە ئەمی دووهەمیان حاجی شێخ برایمە مهندس مەساح بوو ئەمی ئەملاتریش مامە حسێن وەکە لەگەڵ باوکمە شەید بوو ئەو بچکۆلەی کە لە پشتەوە عەبدولوهاب قەمبەرە دۆستیان بوو وێنە کێش بووە وێنە کێش بۆ لە کەرکووک بەڵێ بەڵێ یانی ناوێکی دیاری هەیە لە بەڵێ بەڵێ هونەری عەبدولوهاب شێوەکاری قەمبەر بەڵێ باش بابینە سەر ژیانی باوکێ بەڕاستی ژیانی باوکێ لە پێش بینەرانە منی سەرسام کردووە سپاس دەکەم ئەم وێنەیە وێنەی باوکشتی تایە با لێرەوە دەست پێ بکەین ئەمانیشە ئەتوانم بەڵێ. ڕۆناکتر ببینم ئەمە یەکەم ئەوە باوکمە ئەم بڵێن گەنجە بەڵێ. وەستاوەکەی کە کراس پێگەی لەبەر وا پێچێ ئەمە لە هەمان کاتی ئەو وێنەی هەر ئەو ترابێ وێنەی ترابێ بەڵێ بەڵام لێرە عەبدولوهاب قەمبەر خۆی ڕسمەکە ئەگرێ باش ئەم بچکۆلەیان ئەمە برا بچووکی باوکمە معتەسەم زۆر خۆشەویست بووە بەڵێ لەلایەن ئەوەی کە دانیشتووەوە شێخ اسماعیلە ئەمەشیان عەبدولعەزیزی شێخ اسماعیلی قازانقایەیە زۆر دەنگ خۆش بووە لە قەتارەڵاوەیسیە ئەها ئێوە ناوچەکەتان ناوچی قەتار و بەڵێ. خورشیدی و بەڵێ. هەموو ئەو مەقامە جوانانەیە کە لە ئەخیرە ڕۆڵەیەکیشی پێگەیان بە ناوی عەلی مەردان ئەوە بابەتێکە کە لەبەر کەرەستەی زۆری ئێمە جێگەی ئەو مشتومڕە نابێتەوە ئەم وێنەیە وێنەیەکی جوانە ئەم وێنەیە ئەمە وەختی خۆی کە قاچاق بۆ باوکم لە حکوومەت دائیمە لە منتقەی قەراخ و سەنگاو بۆ لە ناو خزمانی لە ئاوایی شێخ مستەفا و ئەو وەختە ئاوایی حەمەی کەرەمیان پێوت ئەمە دەربەنی بەڵێ ئەمە دەربەنی جافەرانە هی زمانی یاخی بوونێتی لە حکوومەت ئیتر ئەو زمانە هەروە بووە لەگەڵ کۆمەڵێ خزم و ئەو زەلامانەی کە توانیویانە ئاگداری و حینی بکەن پێچی ئەمە ساڵی چەند بێ لە پەنجاکان پەنجاکانە بەڵێ منیش هەروە تەسەورەکەم باشە من ئەمەوێ باسێکی دوور و درێژی بەڕەحمەت بێ باوکێ بکەین مناڵی لە قارکەرم بووە بەڵێ سەرەتا مێژووی دروستبوونی ئەدەبیات سیاست لە فکری شێخزادەیەکی وەکو شێخ معروف و چوونی بۆ ناو دنیای بیرکردنەوە لە دنیای سۆشیالیستی ئەمە لە چیوە سەرەڵایە ماربەرزنجیر خۆی لە دەستنووسەکەی خۆیان کە باسی ژیانی خۆیەکە ئەڵێ خەیاڵی ئەدەبیم لە دیوەخان و تەکیە و مەجلیسی شێعولکەریمی باوکیە پێشاوتەوە دێڕێ شێعری هەیە بەس بەداخەوەمان لە کتێبەکەیە لە سەرجەمی بەرهەمەکە باس نەکردووە تیر و شیری خۆم ئەبەستم پاسی کوردستانەکەم دوژمنی خاکی وڵاتم پەرتی سەرکیێوانەکەم ئەمە خۆی لە شوێنێکە نووسوێتی ئەڵێ ئەمە یەکەم دێڕی شێعرممە وایشم زانیوە هەر کەسێ شاعیر نەبێ پولێک ناهێنێ چونکە لە مەجلیسی باوکیە دەفزەن و دەنگخۆش شەوانە قەسیدەیان وتووە بە شێعرە جوانەکانی سافی هیرانی و کوردی و سالم و نالی و مەحوی ئەتر شەویان بەوە بردووەتە سەر دەبزەنی خۆشخۆشیان لەلا بووە تێکەوە مەقامەرەوەی تایە بەڵێ ڕاستە جا ئەوە کەمەکەتیایەتی باشە ئەم وێنەیە وێنەیەکی گەنجێتی ڕەحمەتی باوک بەڵێ ئەوە ساڵی 38 لە مەرحەلەی متەوەستایە ساڵی چەند لەدایک بووە 21 لەدایک بوو لە قارکەرمیش لەدایک لە قارکەرم لەدایک بووە سەرەتایی لە قارکەرم خوێندووە 2 ساڵ نیانتوانیوە لەبەر کەم دەرامەتی بێن خوێنن تەواوکەن دوایی بە هەر شێوەیەک بوو بێ هاتوونەتە کەرکووک وەکو خۆی ئەی نووسێتەوە لە دەست نووسی مێژووی تا شەشی سەرەتایی لە ناو قادرکەرەما ئەو کاتە هەبووە شەشی سەرەتایی ئەبووە بە هاتنایە بۆ کەرکووک بە کەلۆریان بدایە ینی بە کەلۆریەکەش نەبووە لەوێ نەخێر بەس خوێندنەکە لەوێ بووە
دوای بۆ ئەزمونونەکە هەمان هاتوونەتە بۆ ئیمتیحانات هاتوونەتە کەرکووک. هەندێک وێنە هەیە هەر پەیوەندی بە ڕژگاری ڕەحمەتی باوکتەوە هەیە. ئەمەش وێنەیەکە لە ئاوی باسەڕە ساڵی 50 لە قارکەرەم گیراوە. بەڵێ ئەو وڵاخە وڵاقێکی خۆشەویستی خۆی بووە لە هەموو کەسێک لە لادەیە هیوایەتیەوە بووە کە وڵاقێکی هەبێ. ئەو ئەسپە ئەسبی خۆی بووە کە گەڕاوەتەوە ئیتر گەڕانەوە بۆ دەشتی قارکەرەم ئەو وەختە بە 7 ساعات و 8 ساعات لە کەرکووکەوە گەیشتی. ئەوە فترەیەکیش بمایتایەتەوە مانەوەیان لەوێ ئیتر بەدەم ڕاو و سەیران و تفەنگچێتی خۆیان. ئەمەش هەروێنەیەکی جوانی ڕەحمەتی باوکتە ئەمانی چیە؟ ئەوەی ڕیش سپێکە ئەوە مامە خەلیفە بوو پیاوێکی زۆر نورانی و مبارەک بوو. من بە مناڵی تا لە حدودی 12 ساڵی منە وەفاتی کردبوو. من بە زۆر جوان بەخیاڵمە پیاوێکی زۆر مبارەک بوو دەروێشی مامەم بوو بەتەمەنەکەیان ئەوەی تەنیشتی جوانە کاملەی کە لە بەراتی جەناوی باوک ئەوە باوکمە ئەی تەنیشتی ئەوە هاوڕێیەکی بوو زۆر دەنگ خۆش بوو عەلە باوە بە ڕەحمەت بێ ئەمری خوای کرد ئەوی لە قەتارەڵاوەسیا دەنگی زۆر خۆش بوو هەر لە ئەوی ئەو بچکۆلەیان نازانم بەڵام ئەوی تریان کاکجەبارە ئەکاتە خاڵۆزای باوکم لە شێخانی قازانقایە. من هەستەکەم ژیانی ڕەحمەتی باوکێ ژیانێک بووە کە زوو لە ناو قادر کەرەمە دەرکەوتووە و هەڵکەوتووە بەهۆی بیری کوردایەتی و بیری با بڵێن سۆشیالیستی و شعر و ئەدەبیات و مەقامی باوکی و ئەمانە کارێکی وای کردووە کە زوو ناوبانگی بڵاو بێتەوە. خۆی تەکێ موقعەکە کە ئینسان ئەتوانێ زووتیە هەڵکەوێ ئیتر چ بە جانیبی دەروێشی و دینی بێ چ بە جانیبێک بێ لە ناحیەی ئەدەبی و ڕێی نیشتیمانی و ئەوانە. شێخ مارفیش لێکێکە لەویا لە تەکیەک و مەقامێک و قەڵەباڵغەیەکی هەمە چەشنەی لە ئەفغانستانەوە خەڵکی تیا بوو ئەو شوێنە تا سامەڕا و بەسڕایی و هەر هاتن بۆ زیارەت بۆ لای جەنابی لە بەرچاومەوە پێش سووتانی قارکەرم چەند جێگایەک هەبوو چەند قولەیەک بوو یەکهۆدەی بوو هی ئەفغانیەکان بوون دەروێشی ئەفغانی باپیرە لە ناو تەکیەکە لەو دەشتی ژوێنێشی ناوازەیە ئەمە لە زمانی کە قاچاق بووە لە منتقەی سیتەک لە خزمەت شێخ لەتیف و با بڵێن ئەوەی دەستی گرتووە بە کەلەکەیەوە ئەوەی شەیە ئەمەی دەستی گرتووە بە کەلەکەیەوە نایناسمە بێ ئایدی خزمانی شێخ بن لە ئەمەی دووەمیان جەناوی ئەمان شێخ مارفە ئەمەیان جەنابی شێخ لەتیفە ئەویان ئەو ئەفەنەی سەرەوە ئەوە کاک بورهانی ئامۆزامە ئەوەیان کاک شێخ سەدیقە ئەوە کەتیشان هەرو لەوە چێ ئایدی جەنابی شێخ لەتیف مێژووی باوکی بۆچی مەسەلەن ڕووی کەوتۆ تا لای شێخ لەتیف یانی هەروە خزمایەتی و سەردان دۆستایەتەیەکی و خۆشەویستیەکی زۆر هەبووە لە نێوانی باوکم و جەنابی شێخ لەتیف لە ئەخیریشە هەر محامی بووە لەگەڵ مامۆستا برای مەحمەدا بە جووتە محامی شێخ لەتیف بوون چونکە عیلاقەی ڕەفاقەت و خۆشەویستی و دۆستایەتیان هەبووە. هەر وەختێکیش کە قاچاق بوو بێت دەستی نەگەیشت بێتە منتیقەی قەراخ گەیشتۆتە سیتەک یاداری کەلی بۆ لای جەنابی شێخ لەتیف و شێ مەحموود. وەختی خۆشی زۆریان هەوڵ لەگەڵدا بۆ نائیبی کە جەنابی شێ مەحموود هینی هەبوو حەقی هەبوو نائیبێک دەستنیشان بکە لە زمانی قبوڵی نەکردبوو باوکم قبوڵی نەکردم بەڵێ بەڵام لە دواییە لە ساڵی 54 لەگەڵ جەنابی مامۆستا برای مەحمەدا ئەوە بەرەی گەل بوو بۆ بەرەی گەل بوون بەرەی گەل مامۆستا برای مەحمەد و مارف بەرزنجیان هەڵبژارد لە سلێمانیە دوو نوێنەری قانیع شارێکی خۆشی هەیە لەسەر ئەوە هیچ لەبیر نێ لەو شارە وەکو خۆی حەز ناکەم کەەوە تەسەلسولێکینە چەندێ ڕێکە انتخابات تەسەلسولەکەی نازۆر زۆر باشە ئەمە ژوێنەیەکی زۆر جوانە ئەم دوو ئەفەنەی ئەم لاولا ئەفەنیە جلسپیەکەیان ڕەحمەتی باوکدا یەکەمیان ئەوەی ئەو سەرەوە ئەوە باوکمە ئەوی ئەم سەریشەوە مامەحسێن مەئیتر ئەمەکانی تر ئەم پیاوە گەرمیانیە جوانانە ئەمە ئامۆزامە
کوڕی ئەو مامە شێخ محەممەد کە شێخی تەریقەت کامیان قوربان ئەوەی بەتەنیش مامە حسێنمەوەیە ئەمە یەکەم لە چاکەت ڕەشەکە کە مامە حسێن بەڵێ ئەوی تریان خاڵمە خاڵە نازممە بە ڕەحمەت بێ ئەویش ئەو بە درێژی سەرمە خاڵە نازم ئەو دوانش دوو دۆستی باوکم بوون لە ناوچەی داویە داویێواتە داودا بەڵێ ئیتر پیاوی ئەو منتیقەیە مشکی و کاو چاکەت و کاو سەڵتە قسمیکیان کاو سەڵتەیشیان لەبەرەکرد بەڵام بە زیاتر کاو چاکەتیان لەبەرەکرد هەر ڕۆحی کوردانی باوکێ لە زۆربەی زۆری وێنەکانە ڕسمی هەیە بەجلی کوردی و بە کلێتی کوردیەوە ئەو کلێتەیە ئەو پورەی بۆی دروستە کرد کە دایکی کاکشێ محەممەد ساڵی وەکو من بیستمە لە دایکمەوە ساڵی دەستێ دوان جلی کوردی جوانی بۆ ئەنار شاڵ بەڵێ بە دەستیاری خۆی بە دەستیاری خۆی بە کلێتە و کلاوی هینیشەوە باش هەر لەگەڵ مشکیشی بۆ نرد من ئەمەوێ هەر لەسەر ئەو جلە کوردیانە جارێکی کەش بوەسم ئەمە یەکەم با بڵێن لە لای جەنابتەوە جەنابی باوکت ئەوە باوکمە ئەمەیان کری بادینانی لەبەرایە بەڵێ یعنی هەستەکەم حەزی کردو هەموو جۆرە ستایی لە کوردیەکان ئەمە نە ڕۆحێکی کوردانی هەبووە لە ڕۆناهیە بە شێوەی کرمانجیش نووسینی هەبووە خۆی فێر کرد و بەڵێ خۆی فێر کردو بەڵێ باشە ئەم جلسپی کیان جل کوردی ئەویش محامیە لەگەڵ باوکمانە ئەعدام کرا جەبار پیرۆزخانە ئەو ڕئیسی ئیتیحادی شەبیبەی عێراق بوو ئەو کاتە بەڵێ لەگەڵ ئەو وەفدی ئیتیحادی شەبیبەی عێراقی کە جنابی مام جەلالیش چوو بوون بۆ ئەڵمانیا و بڵغاریا باش جەبار پیرۆزخان لێرەشە ئەم پیاوە بۆ شناخە ئەسب سوار ئەمە کاکشێ محەممەدی شێخ عەبدولکەریمی کەس نەزانیە بەڵێ کە ئێستا جێنشینیەتی و ڕئیسی تەریقەی قادری کەس نەزانیە لە عالەمە ئەوە دەشتی هۆمەرامانە بەڵێ دەشتی شوێم دەشتە ئەو دەشتە دەشتی هۆمەرامانە دەی خۆیەتی لە منتیقەی قەرەداخ ئەمەش هەر وێنێکی زۆر جوانە ئەمەش هەر باسەڕەیە ئەو جل کوردی لەبەرە ئەوە حەمە ساڵحی حاجی قارە پیاوێکی ناوداری عەشرەتی زەنگنەیە هەر لە قارکەرم ئەژیان قارکەرم دوو بەش بوو شێخان و زەنگنە دوو عەشرەتی تیا بوو کاک حەمە ساڵح لەم ئەخیرانە ئەوە لە نەوەتەکانە ئەمری خوای کرد ئەوە جەمال خەزنەداریشی لەگەڵە برای دکتۆر معروف خەزنەدار ئەو دوانەی تریش خوشکەزای باوکم من کاک محیدن بەڵێ بەڵام لەنا قاچان سوتەنا بڵێ ئەو وەختە خۆیان ڕزگارەکەن لە گەرمیان باسەڕە ماشەڵا ئاوێکی عەجایبی هەبووە کاتی خۆی بەڵێ بەداخەوەی سە بۆ شوێنە ئێمە هێشتا ماومانە لە بەرنامەکە بەڵام ڕێگەم بە وچانی وەربگرین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەت جەنابی کاک شێخ سامان ئێمە لە پێش وچانەکە هەندێک شتمان لەسەر جەنابی باوکەوە باس کرد و هەندێک وێنەمان پیشانە بەڵام هێشتا دڵمان ئاوی نەخواردەوە بۆەوەی کە هەم من و هەم بینەرانی بەڕێزیش زیاتر لە کەسایەتی ئەو کەڵەشەی دەبگەین ئەو دەبێتە پارێزەر ساڵی چەند کۆلێژی یاسا واتە حقوقی ئەو کاتی تەواو کردووە لە ساری 1940 ساڵی 47 وەکو بزانی شێن ئەوانەی کە هاو دفعی ڕەحمەتی من لە خزمەتی جەنابی مام جەلالە کە بۆی باس کردم وتی باوکت لە پێش منەوە بوو بەس مامۆستا برای مەحمەد لە پێش ئەوە بوو بەس لێک کاتە لە کولیەک بوون لێ کاتە لە کولیەک بوون باش لە کەرکووک زیاتر پاڵین ئەم پیاوە پارێزەریان کرد پارێزەریشی کردووە و دواییش بووە بە سەرۆکی شارەوانی کەرکووک لە دوای شۆڕشی 4 تەمووز هەڵبژێرا بە جەماوەری هەڵبژێرا بە سەرۆکی شارەوانی کەرکووک بەڵام پێشتر پارێزەر بوو ئەم وێنەیە هی ئەو زەمانی کەرکووک نییە کە
ئەمە هی نەقابەی محامینی کەرکووکە باش لەوێنەکە من 4 کەسیان ئەناسم ئەوە کەتری بەنووسین با بڵین لە ناوەندی دانیشتوەکانە لەو پیاوە کە وەستاوە بە پێوە یەکەم کە دانیشتووە دووەم سێم چوارم پێنجەم جەنابی مامۆستا ئەم سەرەوە هەشتەمیش هەر لە دوای ئەو جەنابی باوکتە ئەوە باوکمە ئاخر دانیش کە لە دانیشتەکان جەبار پیرۆزخانە کە لەگەڵ باوکمە لە دانیشتوەکان ئاخردانەکە یەکەم دانە عەزیز خانەقایە ئەتر ئەمە ڕسمە جیاد وەنداویشی ئەچێ ئەبێ بە چی ماڵی سیاحمەیخانە کوڕزای سیاحمەی خانە کوڕزایەتی بەڵێ ئەوانیش تەوان ماڵێکی ناوداری شاریکار و کورتپەروەر و بەڵێ ترخۆ خانەقای سیاحمە مەشهورە لە تاریخی شاری کەرکووکە لەو خاڵە گرنگە کۆمەڵایەتی و پێگە ئاینیانی کە لە ناو کەرکووکەوە کەرکووکەکانی شانازی پێوەکەن بەڵێ باش ئەمەش هەر وێنەیەکە بەڵام نازانم هیکەیە ئەم وێنێ ئەمە یادێکی وەفدێکی هێن نەقابەی محامینی بەغا هاتوونەتە کەرکووک باش لەم وێنەیە دەرەکەوێ ئەمە مامۆستا مەلا عەلی فەتحوڵایە کە ئەوەی دووهەمیان حلمی عەلی شەریفە بەرەحمەت بێ ئەوی تەنیشتیان کلێتە بەسەرەکەەوە جەبار پیرۆزخانەکە لەگەڵ باوکمە ئەوی تریشیان باوکمە ئەو کانی تریان بەنووسین هەمە لەسەر ڕسمەکە بەڵام ئەو کاتێک کە بەرەحمەت بێ جەنابی باوکێ سەرۆکی شارەوانی بوو پس پێش ئەوەی کە باسی ئەو کاتێ بکەین کە سەرۆکی شارەوانی بووە کارکتەرێکی زۆر گرنگ هەم بۆ ژیانی جەنابە هەم بۆ ژیانی باوکیشێ ئەمەیان باوکتە بەس ئەو خانمە باسێکی ئەم خانمە باش بەڕەحمەت بێ دایک هەموو شتێکە لە ژیانی ئینسان ئەو ئامێزەیە کە ئیتر سەرەتای ناسینی ئینسانە لەگەڵ خۆت بەتاکید باسێکمان بووکە چەندە ناوداری مارۆ بەرزنجی لە ناو نەتەوەیە مهمە بۆ خێزانەکە ئێمە هی ناوداری دایکم لە هەموو مهمترە بۆ باوکم 8 مناڵی خستەوە 4 کوڕ و 4 کچ بەڵام ئەوەندەی سەرقاڵی کاری سیاسی و نیشتیمانی بوو ئەوەندە بۆ ئێمە بۆ بنەماڵەکەی خۆی هەوڵی نەدا ئەو هەوڵە ئەو ئەرکەی خستە سەر دایکم باش ئیتر بۆ ئێمە هاوتایەتی ڕاستە هاوسەری بووە لە ژیانی تەبیعەیە بەڵام بۆ ئێمە وەکو بنەماڵی مارۆ بەرزنجی دایکم هاوتای باوکمە هیچی کەمتر نییە لە خەباتی هیچی کەمتر نییە لەو خەباتە چونکە ئێمە بە نەخوێنەواری خۆی نەخوێنەوار بوو باش بە نەخوێنەواری ئێمە بۆ بارەگرانەشەوە مێدی شەی دەبێت لە عمرێکی 26 ساڵیە 8 مەراڵ پێ بگەێنێ زۆر یعنی زۆرە نمونەی دایکێکی دڵسۆزە بەڕاستی وانەیەکە بۆ هەموو دایکان دایک بەڵێ خۆی هەر عەتف و حەنانی هەیە بەس چەند گرنگە ئەو دایکە قوربانی با لە پێناوی مناڵەکانیان دوایی ئارەزوەکانی خۆی لە هەموو شتێکەوە دەستی ئەگرتەوە بۆ یەکێک لە ئێمە ئەوانەی کە لە پێشۆنەسە کاکم 67 تەخەڕوجی کرد لە 63وە تاوەکو 67 4 ساڵ گاڵتە نییە لە 67ەوە بۆ هەفتا کە دکتۆرە فراس پێگەیشت ئیتر ژیانی ئێمە کەوتە خۆشی لە کاکمەوە بەڵام لە 63وە بۆ هەفتا بۆ 67 کولە مەرجی بوو بەتاکید ئەمەش هەر بەڕەحمەت بەس ئەوێ ئەو مەرحەلەیە خاڵم ئێمەی بەخێو کرد بە درێژیە سەر خاڵە بۆیە حەقی نەفەوتە بەڕاستی ئەمەش هەر ئەوە دایکمە پێش نەدیمە سعید نەدیمە سعید الئەسعەدی ئەمە ناوە ئەسڵەکەیەتی ئەمە پێش گیراوە ساڵی 1960 بەڕای تو چی ئەم خەتاتی نووسیوە ئەمە دەستخەتی کوڕێکی ئامۆزام بوو باش ئەمەش هەر وێنەیەکی دوای ژیانێتی بەڵێ نەدیمە خان خوا لێ خۆش بێ هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ ئەجا ئەم ماڵە پێگەن ئەم ماڵە پێگەن و بەخۆشی و کامەرانی و پیاوێک سەرپەرشتی کە سوکار و بنەماڵە و ماڵەکی خۆی ئەکا ئەمە 55 ئەم باشە وێنەیە باوکە لەم کاتا پارێزەر بووە بەڵێ
ئەوەی کە بە باوشی دایکمەوەیەوە منم بە مناڵی لەواچێ لە حدودی 6 مانگ و 8 مانگ بێ عمرەکەم ئەوی تریش باوکمە کاکم و دکتۆرە فراز و پۆڵای برام و فەرهاد لە دایک نەبوو هێشتا دوو خۆشێک کە لە من گەورەترن. منەمێ بێنێ سەر ئەوەی کە باوکێ لە ساڵی 1950 دوای شۆڕشی 58 بەهۆی ئەوەی کەوا با بڵێن لەناو پارتی کۆمونیستی عێراق بووە کە پارتی کۆمونیستی عێراقیش سوودی لە گۆڕینی ڕژێم وەرگرت چوونە پاڵ عەبدولکەریم قاسم ئەم پیاوەش بە کۆی دەنگ لەلایەن ڕۆشنبیران و شۆڕژێرانی کاتەوە بێ بە سەرۆکی شارەوانی ئەمە هی ئەو کاتەیە کە سەرۆکی شارەوانی ئەمە هی ئەو کاتە نییە ئەمە هی کاتی محاماتێتی لە ئەو ڕسمە لە ڕێگای سەنگاو چەمچەماڵ گیراوە بۆ لەگەڵ لوژنەی تەسویە چوونەتە ئەرزەکانی گۆپتەپە بۆ تەسویەکردن. ڕسمی زمانی پارێزەرێنی سەرۆک شارەوانیەتی ئەو هینا ڕەشەکەیە بڵێن کێ نەسەری ئەی بینین. باش ئەم پیاوە لە هەرایەکە کە حەزەکەم باسێکی کورتە باسێکی ئەو هەرایان بۆ بکەیت کە بۆ هۆی ئەوەی کەوا باوکت و هەم باوکێ هەم بە ڕەحمەت بێ مامەشە حسێنیش کە ئەمە مامەشە حسێنە تایە جیران و بوو بەهۆی ئەوەی کەوا شەید بن جارە پێشێکی باسێکی ئەم پیاوەشم شێخ حسێنی مامیشم لە دایکیەوە تاقانەیە 2 ساڵ لە باوکم گەورەترە بە عومر بەس هیچ وەختێک ئەو ئینتیباعی نەداوەتە کەس کە شێخ مارف لەو بچووکترە ئەو هەر شێخ مارفی بە برا گەورەتر داناوە بۆ خۆی کامیان گەورن مامە حسێنم گەورەترە 2 ساڵ لە باوکم گەورەترە بەڵام وەکو برا گەورەیە تەماشایی زۆر باش هینەکەی وا ئینتیباعەکەی ئەوانەی کە لەگەڵ یا ژیاون وا بۆ ئێمەیان لە یادی ساڵ ڕۆژی 14 تەمموز شۆڕشی 14 تەمموز هەموو شارەکانی عێراق یادی ئەو شۆڕشیان کردووە بە مەسیرە لەو مەسیرەیە تەبعاً ئەوەی کە متەزەڕیر بووە لە شۆڕشی 14 تەمموز ئەو قووەتانە بوون یا ئەو دەسەڵاتانە بوون لەگەڵ ئەو کەسانەی کە سەر بە شەریکاتی نەوت بوون لە کەرکووک کە ئیشیانە کرد موامەرەیەک ڕێکخرا لەو مەسیرەیە بدرێت من پێش چاپکردنی کتابەکەی باوکم هاوڕێیەکیان هەبوو لە بەغدا ناوی پترۆس حەجار بۆ محامی بوو ئەبوو لەیس کاتبی محکەمە بوو لێم پرسی چونتم مزەکەراتت هەیەوتی دوای خۆم با بڵاو بێتەوە لەسەرەوەی تر نازانم ماوەیان نەماوە مزەکەراتەکانی بڵاو کراوەت یان نا وتی وا ئیقتیراحی کرد باوکرد کە مەسیرەی کوردیەکان لە ناوچە کوردیەکان بسوڕێتەوە وەکو سەرۆک شارەوانیەک چونکە معلوماتی هەبوو موامەرەیەک هەیە لە مەسیرەکە ئەدرێ مەسیرەی باقی تورکمانەکانیش لە ناوچە تورکمانەکان بسوڕێتەوە بە کۆی دەنگ ئەوانەی کە بەرپرس بوون لە لوژنەی سەرپەرشتیاری مەسیرەکە ئەو فکریان قبول نەکردبوو کردیانەیەک مەسیرە و تەقەی لێکرێ و ئاژاوەیەکەنێتەوە خەڵکێک بە حدودی 31-32 کەس لە نەتەوەی تورکمان شەهیدە بن وەکو هەموو فەوزایە کە دروستە بێ خەڵکی بەری ئیتیا ئەڕوا و خەڵکی مستحقیش ئیتیا ئەڕوا زۆر لەوانەی کە نزیک بوون لە تورکمانەکان نزیک بوون لە باوکمەوە زۆربەیانی هێنا لە ماڵی خۆیان ئەو چەند ڕۆژە بۆ ماوەی 10 ڕۆژێک 15 ڕۆژێک داڵدەیدان ناوچە کوردیەکانی ئەخی حوسێن و ئیمام قاسم ئەبوو شەهاب باسیە کرد بۆ من ئێوە چەنەها ماڵی ناردە ماڵی ئێمە بۆی دەست نەکەون ئیتر اینجا ئەم پیاوە لە 59 ئیتر بەوەی ئەو هەرایەوە ئەگیرێ لەگەڵ مامەشە حسێنە ئەکەوێتە زیندانەوە لە بەغدا ساڵی 59 کە ئەیگیرێ تۆ 55 پێش سزنی باوکتێ بیر نایە لە ماڵەوە یەک جار من و فەرهادی برامی برد بوو ئەمانی کێوشێن لە چون بۆ سجن بۆ نایە ئەوە
باجی باوکمە نانکمە زۆر خۆشەویستی ئێمە بوو زۆر ئاگداری ئێمە بوو زۆر پاڵپشتێکی بەخۆت بوو بۆ ئێمە ئەو دوانش بچووکەکەیان فەرهادی برامە کە ئێستا سنتەری مایکرۆجینی هەیە لێرە بابینە سەر باسی کاک فەرهاد ئەو دکتۆری DNA نەبوو کە مریەمی دۆزیەوەرە کردی بە هاوناز کردی بە هاوناس بەڵکارێکی زۆر باش و حەزەکەم بزانن کە ئەو کاراکتەرە ئەم مناڵەیەکە لە ئامێزی باوکەشەکە بڵێ جا لە وەختی مواجهەیە ننکم من و فەرهادی برد بۆ بەغا بۆ مواجهە ئەوەم لە یادە بەس پێش ئەوەی سجن بکرێ لە جەژنێکی مناڵانە من و فەرهادی برد بۆ محەلەکەی خۆی محەلی محاماتی هەبوو مەسیرەی مناڵان یەتەوە بەرچاو جەژ لە جەژنی مناڵانە کە بە بەردەم مەکتەبەکەیان ڕەدەبوو ئەمەش هەری ئەو ڕۆژگارەیە بەڵێ ئەمە هەر هەمان سەفەرە بە پێوەیەکیەیە ئەوە کاک فەریدونمە برا گەورەکەمە لەگەڵ نانکما من و فەرهادی برد بووە سجن بۆ لای خۆی داوای کردبوو بەڵێ خۆی داوای کردبوو یعنی تر تۆ ئەوەندەی کە بیرت باوکتێ بێ و هەست بکەی کە ئەوە باوکە بۆ لە سز نبینیوتە حەوشی سجنم لە خەیاڵە کە دانیشتین بە خێزانی و مامەحسێنم ئازادیە کردە باوەشم یا منیش لە لای باوکمەوە بووم یا خودت بەیەکەوە هەڵەساین ئەسوڕایەوە مامەحسێنە کوڕیە بوو مناڵی هەبوو تاقانەیەکی هەبوو لە عمری منابوو ئەوە کوڕەکەیەتی لە عینی کولیە بووین بەیەکەوە لە سەفی دوی کولیە من ئەو تەواوی نەکرد ساڵی یەکەم کە من چوومە کولیە ئەو لە دوی کولیە بوو تووشی سەرەتانی خوێن بوو هەر بەو گەنجیە کوڕی مامەشاسی بەڵێ هەرەو تاقانەیە بوو باش ئەمەش هەر مانگی 1960 ئەوە سجنە و جلو بەرگی خۆیان گشتە شوێن باش ئەمەش توانایەکە بووە ئەو وەختە کە ڕەسم بگیرێ لە سجنە بەڵەوایە شتێکی باشە باوەڕ ناکەم لە هیچ سجنەکە نازەم یا من سەردانی سجن و ئەوانە ناکەم یا باوەڕ ناکەم وانە مەسموح بێ یا بتوانن خەڵک ئەمە شەری ئەو سەردەمێ ئەوە شەر هی سجنە بەڵێەوە دوو هاوڕێ چن بۆ لایەنەوە ئەزان ئەمەی کە دەستی کردووە بە ناویەکە بیجامە لەبەر ئەوە باوک ئەوە ڕەحمەت بێ ئەوەی ئەم سەریشەوە جەبار پیرۆزخانە مامەشە حسێنی تیانە لێرە نەخێر باشە من ئەمەوێ لێرە سرنجی بینەران بۆ یەک شت ڕاپێش ئەم وێنەی ئێوەی مناڵەکانە بەڵێ ئەمە ساڵی چەنە ئەمە ساڵی 60 باوکم داوای کردبوو لە دایکم بە نامەیەک وێنەیەکی مناڵەکانم بۆ بنێرە باش ساڵی 60 بەڵێ کاتە ساڵێک بۆ لە سجنە بوو بەڵێ ساڵێک بوو لە سجنە بوو تر ئەمە کێوچێن مامەسا ئەوەی بەتەمەنەکەیان کاکتە فەریدونە بەتەمەنەکان کە دانیشتووە کاکمە ئەوی بە پێوە ڕاوەستاوە دکتۆرە فرازی خوشکمە ئەوی تریان پۆڵای برامەکە ئێستا لە سوی دەژی لەو خواردتر کەژاڵی خوشکمە کە خێزانی کاکشێم حەمە ئەمەشیان سروەی خوشکمە خێزانی شێعەلیە مامۆستای تیجارەیە ئەم دوانێژ ئەمە من و ئەمیش دکتۆر فەرهادی برامە باش ئەمەش وێنەیەکی ترە زیاترن بۆ دایشتیان لەگەڵایە ئەمەش لە 16 هەر بۆ ئەومە بەستێنێراوە بەڵێ ئەمان ئەو خوشکە بچووکەم لە دوای سجنکردنی باوکم گیراوە کامیان ئەوەی کە بە باوشی پێەکەی لە کۆرپەکەیان بەڵێ ئەو ئێستا لە دانیمارکەژی باشە لە ڕۆژی شەوی باڵێ 22 لەسەر 23 6 1936 63 لە سجنی کەرکووک معروف البەرزنجی وەسێت نامەیەکی هەیە وەسێتەکە وەصية معروف البەرزنجی إلى أهلي إخواني وأخواتي أبنائي وبناتي وزوجتي وخالي وخال فريد في أمان الله أعدمت ظلما وعشت شريفا وأموت شريفا أوصيكم يا شيخ إبراهيم والشيخ محمود وكاك ناظم بأولادي وزوجتي أنا سعيد لأنني لم أرتكب جرما بل أنا شهيد في أمان الله معروف البرزنجي واتا أمن وسيدناميك بۆ برا و خوشک و کە سوکارەکەی نردووە ئەڵێ من لە سێدارا درێم بەڵام بە زوڵم لە ژیانە شەریفانە ژیاوم وە بە شەریفانش ئەمرم وەسیەتەکەم ئەوەیە کە شێخ براهیم و شێخ مەحموود کاک نازم ئاگایان لە مناڵەکانم بێ و من بەختەوەرم لەبەرەوەی کە هیچ جەریمەیەکم نەکردو و شەهیدم و خواتان لەگەڵ معروف بەرزنجی ئەمە وەسیەتی کات دێکۆمنتێکی زۆر قورسە ئەمە لیکچوو ئەمە لە دوای ڕاپەڕین
هاوڕێکی خۆشەویست و دڵسۆز هاوڕێ عەدنان لە کەرکووک مۆزەفە بێ لە محکەمەی کەرکووک هەر قەزەیەک قانونن 30 ساڵی بەسەرا تێپەڕێ ڕئیسی محکەمە یا ڕئیسی وەحدەی ئیداری قەرارەدا بە ئیتلافکردنی ئەو مستەمسەکاتانەی کە هەیە تەلەفی بکە ئەمە لەگەڵ هی هەر 28 کەسەکەی تر کە شەهید کراون هەموویم هەیە ئەو برادرە مەلەفاتەکان کابا تەماشاکە ئەمە وەسیەتی ئەو شەهیدانەیە احتیفازی پێکا لە جاتیەوەی بیسووتێنێ احتیفازی پێکا لە دوای ڕاپەڕینەوە بەو قەڵەمەی کە نووسیوێتی 2023 نەخێر 91 لە 91 بەدواوە کە ئەم خەبەرەکەیم پێگەیشت بەڵام لە 93 دای پێم وتی لە فرسەتێکە ئەو وەختە هاتوچۆ بینی ئێرە و کەرکووک زۆر هین بوو لەناو وەسیەتنامەکە ناوی 3 کەسە بە بەڵێ شێخ برایم حاجی شێخ برایم ئەم حاجی شێخ برایمە ئەم با بڵین کەشیدە سەوزەیە بەڵێ باشە ئەمە یەکێکە سیلەی چییەوە ئەم شەهیدە گەورەیە زۆر ئاعتیمادی کاتە سەر بۆ حاجی شێخ برایم برازای باوکم بووە لەو وەختەی کە مامەشێ محەمەد وەفاتەکە و باپیرم جێنشینێکی بۆ دائەنێ تەکلیف لە حاج شێخ برایمەکەن کە کوڕی گەورەی بووە هاوتەمەنیش بووە لەگەڵ باوکمە باش شیری باوکم شیری دایکی ئەویشی خواردووە ئەمە یەکێکە لەوانی کە جا جێنشین بۆ برا گەورەی عەشرەتەکە بووە بەنیسبەت ئێمەوە جێی ئەوە بوو کە تەکلیف بکرێ ئەمەش کاک مەحموودە ئەمە کاکشێ مەحمووە باوکی کاک مەحێدین و مامەستا شێخ سدیق ئەمەش یەکێکە لەوانەی کە با بڵێن وەسیەتنامەکە ئیگرێتەوە ئەمیان بە ئامۆزای باپیرمە بەڵام پیاوێکی زۆر عەقڵ و ژیر و باوکیشی ناسیوێتی زانیوێتی کە ئەمانە با بڵێن کرۆکی کەسوکارەکانی خۆشەویستیان لەگەڵ ئەم پیاوە ئەمە خاڵمە نازماغای ئەسعەدی نازم سعید ئەسعەدی لە ئاغاکانی هەولێرە ئەسعەدیەکان ئەم لە جیاتی هەردوو دوانەکەی تر ئێمەی گرتە خۆی چونکە توانای دارایی ئەم باشتر بوو باش خۆت بە قەرزاری ێزانی زۆریش باش شتێک بە تێپەڕ نەکا بە سەرمانە بەیاننامەیەک هەیە ئەلوو بەیاننامەیە حەزەکەم بۆم بڕۆکەیتەوە ئەم بەیاننامەیە چییە؟ بەیان بۆ هەڵبژێرە خۆشەویستەکانی قەزای سلێمانی ئەگەر بە کورتیەک ئیمزای مەحامی ئیبراهیم ئەحمەد مەحامی معروف بەرزنجی ئەمە چی؟ ئەمە لە 54 کە نوێنەرانی بەرەی گەل بەرامبەر بە نوێنەرانی حکوومەت انتخابات کرا بۆ پەرلەمانی عێراقی مامۆستا ئیبراهیم ئەحمەد و معروف بەرزنجی بەیەکەوە دوو پارێزەری نوێنەری گەل بوون لە شاری سلێمانی ئەمەش کارتەکەیە ئەوە بەیانی انتخابی خۆیان بوو لا مشترێکی بڵیان بە مشترێکی بڵیان ئەمەش کارتێکە بڵیان کرد ئەمەش کارتەکەیانە کە بڵیان نیشتیمانان جەژنتان پیرۆز لە سۆزان نیشتیمانی ئیبراهیم ئەحمەد و معروف بەرزنجی هەڵبژێرن لە چاپخانەی ژین چاپ کە چاپخانەی ژینیش دە سلێمانی چاپکراوە من ئەمەوێ ئەم وێنەیە دوای شەهید بوونی باوکتە بەڵێ ئەوە کوڕێکی برام کاک پۆڵام لە مۆسکۆ ئەیخێن بە مناسبەتی ئەوەی ئەم وێنێمان بۆ گرتن بۆمان نرد کۆلێژی ئەندازیاری وەرگیرای بەڵێ چەندەتیانە 83 ئەمەی کاتی کۆلێژە ئەوە لە قسمی داخلی بەڵێ لە قسمی داخلی باب المعظم ڕیشنەکەیان جەنابجی بەڵێ ئەوی تریان حاکم قارە لە کولی قانون ئەی خوێن تەلەبە بووین لە قسمی داخلی بەڵێ باش ئەمەش وێنەیەکی ئەوە بەڵێ ئەوە هەر حەوشی حەزرەتی غەوسە ئێمە بنەماڵەکەمان ژوورێکی هەبوو لە مەرقەی غەوس حاجی شێخ برایم کە باتە لەوێ دانیشت ئێمەش وەکو ئەچوین سەردارمانە کرد بەشە ئەم مناڵە کێوە بە کەف و کوڵ لە قەرز شێوار ساڵی 73 کرد ئەمە کوڕێکی ئامۆزامە جوانەمەرگ بوو بە حادیسەی سیارە وەکو ئەندازیاری حەزی کردووە دەروازی عەشتار ببینی وەکو شتێکی تاریخی وەکو شتێکی تاریخی بەڵام ڕوئیاکیشە هەبوو بۆ
ئەندازە بەتاکیت وانە چکەوەش بەڕاستی شکڵێکی ئەندازایی زۆر زۆر جوانە ئەمانێکیان ئەمە مناڵەکانی مناڵەکانی تۆ ئەمە ڕەوای کچمە ئەمەشیان حەمەی کوڕمە ئەی ئەو دوانی کە بۆ بازا کرد ئەو دوانی کە خزمانن خزمانن بۆ ئەوەی بەڕاستی فریا بکەوین بە بینە سەر ئەم ژنە خانومانە میوان نەوازی کە هەرکە لە دەرگاکەمان کردەوە پێوەی دیار بوو کە پێخۆشە میوان بێ ئەم کێ ئەوە سروەی خێزانمە لە ساڵی هەشتاوسیەوە ژیانمان بەیەکەوە دەست پێ کردووە باش خوا لە یەکتان نەکە لەگەڵ ئێوەی کە ژیانتان دەست پێ کردووە ئالم کاتۆ دەستان پێ کرد بەڵێ ئەوە دووەم ڕۆژی ژیانمانە دوم ڕۆژی ژیانتانە بەڵێ ئێمە بەڕاستی هیوای ژیانێکی زۆر بەختەوەرێ بۆ خوازیین ئەوە دایکم و بڵێن لە چک ڕەشەکەیان دایکتە لە چک ڕەشەکان دایکمە و دوو لە چک سپیە دوو پووری خوشکی دایک من بێ مناڵن بێ هاوسەریش بێ هاوسەریش هاوسەرگیریان نەخێر نیان کردووە ئەو دوانە زۆر ئازا بوون بۆ بەخێوکردنی ئێمە و بە هاوکاری دایکم لەگەڵ مناڵەکانی خاڵمە ئەی ئەمان ئەوە کاکپۆڵای برام خۆی و خێزان و دوو کچی کە لە سوی دەژین ئێستا ئەمە مناڵەکانی منن محەمەی کوڕمە و ڕەوایە و بڕوایە و ڕاژێ و معرفە ئەم پێنجەمەیە ئەمەش هەروێنەیەکی خێزانی گەورەیە بەڵێ خوشکەزاکان میشی تایە ئەمە لەکوێ گیراوەمێنێ ئەمە لە تورکیا گیراوە باش ئەی ئەم سیایکێ ئەمە بڵندە خوشکەزامە کوڕی دکتۆرە فرازە زاوامە ئەمەش بوارە ئەندازیارە خوشکەزامە ئەویش هەر زاوامە ئەمەیان بازیانە کوڕی شێخلەتیفی شێخ سادەخە خوشکەزای سروەیە ئەویش زاوامە ئەویش هەر زاوات ئەمە دوو کشەزا من ئەویان لایەیە ئەمیشیان باوی ناوە مناڵی مناڵن جەرگی جەرگە جەرگی جەرگە ئێمە لێرە کۆتایی بە بەرنامەکەمانێنین نەمانتوانی وەکو خۆی حەق بین بە مێژووی ماڵی ئێوە بمان بەخشە ئەمە شێ بۆکەین بە دواوێنە لەم بەرنامەیە ئەمە کێ معرفی کوڕە بچووکمە معرف بەرزنجی دووەمە ئینشاءالله بە هیوام کاکە حەمەی برای لەگەڵ کاکە معرف جێگەی باپیران لەگەڵوانی ئەوەی لە نیشتیمان پەروەری سۆزی بۆ خاک بۆ نەتەوە زۆر سپاس دەکەم پێشەوەشی من ئەم ماڵە بەجێ بێڵم لەگەڵ جەناب تا منی شوێنەیەکەکرم بۆ ئەوەی شێخ معرفی دووەم مەرحەمەت بفەرمێ بیکا بە وێنەکانی دوێنێ انشاءالله لە کۆتایە زۆر سپاس دەکەم من سپاسی واکەم ئێوەمان هیلاک کرد زۆر سپاس گەلێک خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر خواتان دەکەم